خاکە بمێنێ ئێمەلی ئەوانە بین سەربەرزی گەلمان دەوێ بەکەمتر ڕازی نابین لەسەر ڕێبازی مامین خەونەکەی بەدی دێنین ئاشتی و ماف و یەکسالین بۆ هەمووان بەدەست دێنین یەکێتی نیشتیمانی کوردستان پێش کۆنگرەژ یعنی زۆر لەلایەنەکان و خەڵکەمان تێگەیشت بوو کە چەندین باڵێکە یەکێتی هەر لە سەرەتای دامەزراندنیوە لە سێ باڵی کۆمەڵەی ڕەنزدەرانی کوردستان و بزوتنەوەی سۆسیالیست و هێڵی گشتی پێکاتە بوو ڕای جیاجیایان هەبوو بەڵام هەمیشە لەسەر خاڵە هەستیارەکان کۆک بوون و بۆیە لە ئێستادا یەکێتی دوای کۆنگرەی چوارەمی کە کردوێتی ئێستا بەهێزترین حەزبە لە کوردستان و بە من ئەگەر وابستە دوێ باشترین حزبی کوردستانە. لە ئێستادا لە دوای کۆنگرا یەکێتیەکی بەهێز دەبینین لە سەردەستی هاوسەرەکانی یەکێتی هیوادارین هەروەها بەردەوامیش بیتن پێمان وایە ئێستا کە یەکێتی لە دەستێکی ئەمیندایە. یەکێتی نیشتیمانی کوردستان پێم وایە سەرە دۆخێکی باشدایە ئەگە بێتەوە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ئێستا بەردەوام بێت پێم وایە ئایندەیەکی گەشت بۆ هەم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەم بۆ جەماوەری کوردستان و بۆ خەڵکی کوردستان دەبێت. لە دوای ئەم کۆنگرەیە لەسەر دەستی هاوسەرۆکانی یەکێتی هاوسەرەکانی ئەم کۆنگرەیە بەڕاستی یەکێتیکی وا دەبینم زۆر پتە و بەهێز. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە سەرکەوتوو بووە و هیوادارین سەرکەوتوویەکی زۆر بەهێز بینتن لە دوای کۆچی مامجەلال کاک باڤێل و شێخ لاور و هیوادارم سەرکەوتوو بن یەکێتیەکەی زۆر بەهێز بکەنەوە لۆ مەنتەقەی بادینان زۆر یانە زۆر پێویستیمان بەوانە. بەڵێ ئێستا لە دوای کۆچی دوای مامجاالە ئێستا یەکێتی لە کۆنگرەی کردووە کاک باڤێل و کاک شێخ لاور بەڕاستی ئێستا یەکێتی جارانە. ئێستا من یعنەوا تەسەور دەکەم یەکێتیەکی بەهێزە یەکێتیەکی بەقەوەتە لە دوای کۆنگرە پێشتر نا بەڕاستی وا منە دەبینی پس ئێستا لە دوای شێخ لاور و کاک باڤێل یەکێتیەکی بەهێزە بینم و لۆخ شعبەکەی لۆخ بە تایبەتی یەکێتی. بەتەبیعی قۆناغی پێش کۆنگرە کە لە ساڵی 1970ەوە لە ساڵیادی دامەزراندنی تاکو 2020 ئەنجامدانی کۆنگرە لە کات و ساتێکی سەخت بوو هەواڵانی سەرکردایەتی پێش کۆنگرە کاری باشیان کرد و تا گەیشتانە ئەو ڕادێ بەڵام لە پاش ئەنجامدانی کۆنگرە شتێکی باشتریان کرد ئەمڕۆکە کۆمەڵێک گەنج ڕابەراتیەکی نیشتیمانی کوردستان دەکەن و بە بیری تازە و بە ئایدیای تازە دەتانن زیاتر لە مەعاناتی گەنج و مەعاناتی کورد و مەعاناتی کوردستان تێبگەن بۆیە من گەشتبینم لە پاش کۆنگرە ئەم ستافە نوێیە بە تایبەتی هاوسەرۆکە دوو گەنجی خوێنگەر من دەتانن زیاتر بە ئیش لە بۆ کورد و کوردستان بکەن. من وەکو گەنجێک وەکو کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بایەخێکی زۆر بە ئەندام و لایەنگرانی یەکێتی دەزانم چونکە لە دوای کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی هەستی کردووە کەوا هێزێکە بێگومان نابێت با بڵین پاشکۆی هیچ حەزبێک بکاتن دەبێت حەزبێک بێت لەسەر پێی خۆی بوەستێتن حەزبێک بێت بە خۆی بڕیار بداتن بڕیار و ئەوەکانی لەدەست خۆی بێتن بۆیە لە دوای کۆنگرەوە هەز دەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان هەندێک کار و هەڵوێستی جددی هەبووە بەڕاستی جێگەی دەستخۆشیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو بڕیارانەی دەرکردووە یاخود ئەو هەڵوێستە جددیانەی هەبووە لەسەر خەڵک و لەسەر
با بڵین ئەندام و لایەنگرانی خۆیەوە. بەڵێ یەکێتی ئەزبێکی لە مێژوودا سیاسەتێکی قوڵیە بووە، سیاسەتێکی سەرکەوتویە بووە، پێویستە ئەو سیاسەتانە بەردەوام بکەوە. حەزبێکی سەرکەوتووە بەڕاستی جێگەی شانازەیە کە خولی چارەمی کۆنگرا ئەمڕۆکە دوو سەرکردەی گەنجی زۆر بەهێز بووە بە سەرۆکی هاوسەرۆکی یەکێتی لەم کۆنگرەی چارەمە. بەڵێ یەکێتی و هەموو خەڵک و هەموو کادیرەکانی یەکێتی و هەموو خەمخۆرانی یەکێتی ئەمڕۆ ئایندەیەکی گەشت لە یەکێتی دەبین کە دوو سەرۆکی گەنج بووتنە سەرۆکی حزبی یەکێتی. ئەم خاکە بمێنێ ئێمە لێی ئەوانە بین سەربەرزی گەلمان دەوێ بەکەمتر ڕازی نابین لەسەر ڕێبازی مامین خەونەکەی بەدی دێنین ئاشتی و ماف و یەکسالین بۆ هەمووان بەدەست دێنین